بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەماندا بەرنامەی خباس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنمەکەمان تایبەتە بە بەکارهێنانی حکمت و دانایی لە کارکردنی ڕۆژانەدا. پێدەچێ یەکێک لەو سیفەت و خاڵە هاوبەشانەی کە خوای گەورە بە هەموو پێغەمبەرانی خۆی یەک لە دوای یەک بەخشیوە بەکارهێنانی سیفەتی حکمت و دانایی بێ. بە جۆرێک خوای گەورە بەدەر لە پێغەمبەرانی خۆشی بە کۆمەڵێ لە ئەولیا و پیاوچاکانی خۆی بەخشیوە، کەواتە حکمت و دانایی یەکێکە لەو سیفەتە جوانانەی کە مرۆڤی موسڵمان دەبێ پێش کارەکان پێش ڕووداوەکان بکەوێت و هەنگاوی ورد و جوانی بۆ بنێت. حکمت و وردبینی و دانایی چییە؟ مرۆڤی موسڵمان چۆن لە ژیانی ڕۆژانەیدا حکمت بەکار بهێنێ؟ حکمت و دانایی دەبێت لە چیدا بەکاربهێنین؟ ئایا حکمت و دانایی تەنها لە بانگەوازدا بەکاردێ؟ ئایا حکمت و داناییت خدای گەورە تەنها بە پێغەمبەرانی خۆیە بەخشێ؟ ئایا حکمت و دانایی سیفەتێکە خدای گەورە بە مرۆڤی دەبەخشێ یا مرۆڤ دەتوانێت لە ئەنجامی هەوڵ و ماندووبوونی خۆیەوە پێی بگە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینیمان کردووە. مامۆستا گیان زۆر بەخێر بێن. خێرتاماتۆ سوپاسی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیژەکەین. زۆر بەخێر بێن. پێمان خۆشە سەرەتا چەمک و زاراوەی حکمت داناییمان بۆ پێناسە بکەی لە شەرعات چۆن باس کراوە و خوای گەورە چۆن ئەمر بە بەکارهێنانی حکمت و دانایی لە مسلمانان دەکات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دیارە وشەی حکمت لە زمانی عەرەبیدا ئەو زانایانی فەرهەنگی زبان فەرموویانە حکمت بە مانای منعەواتە ڕێ لە ئینسانەگرێ لە شتی هەڵا، ڕێ لە ئینسانەگرێ لە هەموو ئەو شتانەی کە پێیانەوتێ تاوان و ڕێ لە ئینسانەگرێ لە هەموو ئەو شتانەی کە کەسایەتی ئینسان لە کەدارەکە. بۆیە ئەوە وشەی ڕێگرتن مانای تەواوی وشەی حکمەتە لەو شتانی کە باسمان کرد. لە هەمان کاتی شاکاتۆ ڕێی لێگرتی لە خراپە بە هەمان شێوە هەندەیە بۆ دژەکەی کە چاکەیە وەکو ئەسڵی وشەکە وشەی حکمت. حتا زانەکان فەرمون لە قورئانە کە وشەی حکمیش بەکار هاتووە کە خوای گەورە بۆ هەندێک لە پێغەمبەران لەوانە داود پێغەمبەر کە ئەفەرمێ ئێمە حکممان داوەتێ، ئەفەرمێ وشەی حکم لەوێ هەر بەمانای حکمت. حکم بۆیە لە خوای گەورە دایناوە و داوێتی بە پێغەمبەران و تەنانەت قورئان و تەورات و ئینجیلیش خوای گەورە نازڵی کردو بۆی حکمی پێ بکرێ لەبەرەوەی زوڵم نەکرێ. بۆیە خوا ئەم یاسایدامە بۆیە مانع بێ لە زوڵم. بۆیە وشەی حکمت و خوای گەورە خۆشی ناوناوە حەکیم. بۆیە لە کوردیە وشەیەکی جوانی بۆ دانراوە کە ئەڵێ کاربەجێ یا کارزان. ئەوە وشەیەکی بەڕاستی تەواوە، چونکە لە زانایان کاتێ پێناسەی حکمەتەکەن بەشی زۆربەی زانایان هەم لە فەرهەنگەکانی زوبانە هەم لە تەفسیری ئاەتەکانە هەم لەو کتێبانەی کە بڵێن کتێبی حەدیثن هەمویان پێناسەکانیان لەوە کۆ بێتەوە کە حکمت دوو بەشی گرنگی هەیە. بەشێکیان بریتە لە عیلم و بەشێکیان بریتە لە عەمەل. جا بۆیە یعنی ئەبێ هەردووکیان پێکەوە بن، هەردووکیان بەیەکەوە بوون. زۆربەی زانەکان لە پێناسەی حکمەتە ئەوەیان وتووە کە ئینسان ئەو عیلمەی هەیەی عەمەلی پێ بکە و بەو شێوەیە کە ئەمری پێکراوە بیکە. و هەندێک لە زانایان کورتیشیان کردوتەوانێ لەبەر ئەوەی کە زاناکان زۆربیان باز دەواکەن کە حکمت عیلمیشە و عەمەلیشە هەردووکیانە ئەوە ناکرێ یەکێکیان. جا عەمەلەکەش دەبێ بە دوو بەشەوە، قەولیش هەر عەمەلە لە لای زانایان. بۆیە هەندێک لە زانایان تر وا تەفسیریان کردووە کە ئینسان شتێک بە حکمت بریتە لەوەی کە ئەو شتەی کە پێویستە ئەو قسەی کە پێویستە لەو کاتێک کە پێویستە بەو شێوەی کە پێویستە بیکەی، ئەوە بریتە لە حکمت. و لە قورئانیشا دیارە ئیشارەتی پێدراوە وشەی حەکیم نزیکەی 100 جار لە قورئاندا هاتووە. وشەی هەم بە ئەلیف و لام هەم بە بێ ئەلیف و لام کە زۆربەیەتی و هەروەها وشەی حکمەتیش زیاد لە 20 جار بەکار هاتووە لە 12 سوورەتی قورئاندا.
بۆیە بۆشەی حکمت یەکێکە لەو ئاەتانێکە حتى نان خوای گەورە ئەمری پێکردووە بە تایبەتی لە باسی دەعوەیە و خوای گەورە بە صیفەتی مسلمانە چاکەکان لە قەڵەمی داوە بە تایبەتی پێغەمبەران کە پێشەوای هەموو مسلمانانن و پیاوچاکانێکی وەکو لوقمان و لە هەمان کاتیشە دیارە حکمت بەشێکی خواییە و بەشێکیشی وەکووتمان هەوڵدان و تێکۆشانە وەکو زانایانی وەکو سەید قوتب و ئیبن عاشور کەوا پێناسەیەکەن کە تێکۆشان و هەوڵدانە بۆ کۆکردنەوەی زانیاری بۆ ئەوەی لە هەشتێکە بڕیارە دەی هۆکاری شتەکە بزانی و بزانی ئەو بڕیاریش کە ئیدەی بەرەوکوێ ئەچێت و قازانج و زەرری بڕیارەکەت لەکوێیە. مامۆستا ئێمە حکمت و دانایی تەنها ئەبێ لە مەجالە ئاینیەکە بەکاربێنیان لە هەموو کایەکی ژیانی خۆماندا. ئەگەر ئەو پێناسە گشتیە وەرگین کە زۆربەی زانایان بۆی چوون زانایانی کۆن و زانایانی تازەش چونکە حکمت جای وایە بە قورئان تەفسیر کراوە جاری وایە بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەفسیر کراوە بە عەقڵ تەفسیر کراوە وەکو زانایان حکمتیان کردووە بۆ چەند بەشەوە لە قورئان و لە سونەتە. ئەگەر ئەو سێلایەنە وەرگرین دەرەکەوێت کە لەبەروی قورئان خۆی تەنها باسی عیبادات و دینداری ناکە بەڵکو باسی دنیاداریژەکە سونەتەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم بە هەمان شێوە بەشێکی باسی دینداری بەشێکی باسی معاملاتی دنیاین و بە هەمان شێوە عەقڵیش ئەگە بڵێن حکمت عەقڵە کەواتە بۆ شتی دنیاییش تۆ هەر پێویستە لە بەرەوەی بەشێکی زۆری شتە دنیاییەکان بە عەقڵ کرێ و عەقڵ بڕیاری تیادا و ئەگەر بە عەقڵانە بکڕێ سەرکەوتووترە بێ بۆیە وشەی حکمت تەنها تایبەت نییە بە شتە دینیەکانەوە بەڵام بۆیە زۆرتر لەگەڵ دینا باسەکرێت چونکە گەیاندنی دین ئەگەر بە عەقڵ و بە وریایی نەگەێنرێ جاری وا هەیە زەرەرەکە ئەدات و لە جیاتی ئەوەی لەلی جەنابەت فەرموود ئەگەر قازانج بگەێنە جاری وایە بە زەرەر ئەشکێتەوە ئەگینا حکمت بۆ هەموو کارێکی دنیا ئەبێ و زۆربەی زانایانش فەرمیانە حکمت بریتێ لە عیلم و عەمەل کەواتە پەیوەندی بە هەموو بەشەکانی ژیانەوە هەیە. مامۆستا لە ئاەتەکە کە خوای گەورە فەرمان بە پێغەمبەری مەزنەکە صلی الله علیه وسلم کە بانگەوازی خەڵکی بکە بۆ سەر ڕێگەی خوا یەکەم هۆکارێک کە ئەی فەرمێت حکمەتە و کاتێکیش کە موسا ئەنێرێ بۆ لای فیرعەون هەر پێی ئەڵێ بە حکمت و دانایی و نەرمونیانی و قسەی جوان کەواتە ئێمە ئەبێ ینی هۆکاری سەرەکی بانگەوازکردن بۆ لای خوا حکمت و داناییە ئەبێ مسلمان ڕەچاوی بکە. دیارە خوای گەورە هەم بە پێغەمبەری فەرمووە صلی الله عليه وسلم ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن. دیارە حکمت وەکوتم هەر ئەمتوانی بڵێ زاناییە بە زانین یعنی ئینسان نەزان بێ ناتوانێت خەڵک بانکا بەرەو دین هەم ئەتوانی بڵێ بەکردەوەی جوان و قسەی جوان هەم ئەتوانی بڵێ بە بەڵگەی عەقڵی ڕوون و ئاشکرا ئەمانە هەمووی ینی ئەکرێت لە وشەی حکمەتا کۆ بکەیتەوە یا بۆ ئاەتانی کە خوا نردوێتی بۆ شەرعی کە خوا نردوێتی بانگیکە بۆ لای خۆتی بانگ مەکە تەنەزول لەو شەرعە مەکە و لە هەمان کاتی شاخوای گەورە کاتێ وەصفی عیسا پێغەمبەرەکە فەرمێ وآتەیناه الحکمە صەبیە ئەو حکمە زانەکانە فەرمە بەس پێی حکمەتە یعنی خوای گەورە هەر بە مناڵی حکمەتی بەکارهێنا لە قسەکانیە کە دەستی پێکرد کە بانگی قەومەکەی کرد یەکەم جاوتی وەرن خوا پەرستن من پێغەمبەری خوام خوا کتێبی داومەتی ئێوە خوا پەرستن ئەمری پێکردم چاکم لەگە دایک و باوکمە ئەمری پێ نەکردووم ئینسانێکی زۆردار بم ئینسانێکی بەدبەخت بم ئەم وشانە هەمووی وشەی حکمەتن چونکە مانای زۆر لە خۆی کۆکاتەوە. مامۆستا ئیمامی قورتوبی هەر لە ڕاوەی ئەم ئاەتە ادعو إلى سبيل ربك ئەفەرمێ ئەم ئاەتە لە قۆناغی مەکاتەوە خوارەوە کاتێک کە خوای گەورە فەرمان بە پێغەمبەرەکەیەکا کە بڕۆ مداهەنە و گفتوگۆ و دانووسان لەگەڵ قوڕیش بکەواتە لە ئانووساتی وەکوە لە دانووسان و گفتوگۆشە هەر زۆر پێویستە ئینسانی مسلمان ئەم سیفەتە بەکار بهێنێ. دیارە زانەکان باسی وایان کردووە یعنی مەجالەکانی حکمت لە ئیسلامە گرنگن حکمت دیارە لە کاتی جەنگیشە خوای گەورە کە باسی جەنگیشەکە لە هەمان کاتیشا لە ناو ئاەتی جەنگە باسی ئاەتی سیلمی کردووە و دیارە هەم جەنگ حکمەتیەوێ هەم سیلمیش حکمەتیوێ هەردووکیان حکمەتیانەوێ چونکە ئەگەر ئەو کەسەی کە جەنگەکە زانانە بێت
و دڵسۆز نەبێ بە دڵسۆزی ئیشەکانی نەکا و لە هەمان کاتیشە یعنی شارەزای فێڵی دوژمنان نەبێت ئەوە هەوڵ نەیە خڵتەی تازە بدۆزێتەوە ڕێی تازە بدۆزێتەوە بە ئیشەکە ئێستا کەوتونە بە هەمان شێوە کەسێک کە ئاشتیشەکە ئەگەر نەزانێ ئاشتیەکەی چەندێکی لە قازانجی خۆیەتی کاتێک کە تۆ مفاوەزاتەکەی لەگەڵ بەرامبەرەکەتە چەندێکی قازانجی تۆی تەیە قازانجی مسلمانانی تایە چەندی قازانجی وڵاتی ئیسلامی تایە بە تاکید زەرەرەکەی چونکە زۆر جارانی مسلمانان بە تایبەتی لە دوای ئەوەی کە دەسەڵاتیان نەماوەیە لە کاتی دەسەڵاتی خۆشیانە کاتێ لەگەڵ بێگانەکان سڵحیان کردووە یان جەنگیان کردووە سێکەی جاری وایە جەنگەکە بە زەرر شکاوەتەوە جاری واشە سڵحەکە بە زەرر شکاوەتەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم سڵحی کرد لەگەڵ کافرەکاندا لە جەنگی حودەیبیە لەو سڵحی کە بوو بە سڵحی حودەیبیە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ عەمرە چوو لەویایە کە سڵحەکەی کرد هەندێک خاڵی تیا بوو لە ڕوانگەی هەندێک کەسەوە ئەم سڵحە تەسلیم بوونە ئەم سڵحە موداهەنەیە ینی تەسلیم بوونە بە بەرامبەرەکەت بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوی لەوە بوو ئەگەر تۆ مسلمانان 10 ساڵ جەنگیان نەبێ ئێمە توانین کار بکەین بۆ ئەوەی کە خۆمان بەهێز بکەین زۆرترین خەڵکی دەوروبەر لە خۆمان کۆکەینەوە و کار بکەین بۆ ئەوەی کە دەوڵەتەکەمان لەسەر پێدامەزرێ ئێمە هەل جەنگ بکەین جەنگ ئەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو دووربینیە سەیری ئەوەیە کە لەو 10 ساڵە ئیشی جدی بکەیت بە تاکید ئەم سڵحە لە قازانجی تۆیە ئەگەر هەندێک مسلمانیش زەرەرکەین لەو بینەیە کە دێن مسلمانە بن و ئێمە ئەیان گێڕینەوە بەڵام لە هەمان کاتە زۆرینەی مسلمانان قازانجەکەن بۆیە جاری واش یعنی حکمت شەر نییە هەموو کەسێ ئەو ئیشەی کە تۆ ئیکێ بە حکمەتی بزانێ بەڵام مهمەوەی تۆ زەوابیتی حکمە و لابێ بزانی ئەم ئیشە کە حکمەتە بە چی کردوتە بە چ دەلیلێ کردوتە و خەڵکی شارەزا و بەتوانە ئەم بڕیارە بۆ تۆ ئەدەن شەر نییە ئەو شتێک کە حکمت بێ قازانجی یەکەیەکەی تیاوێ جاوە قازانجی گشتی تایە بەڵام زەرری هەندێک تاکیشی تایە مامۆستا لەو ڕێکەوتنی حودەیبیەوە و بڕیارەکەی پێغەمبەری مەزن صلی الله علیه و سلم تێگەین کە کۆمەڵە هاوڵێکی بەڕێز و گەورەی وەکو سەیدنا ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی لەوە چێ هەتا یەکێکی وەکو ئیمامی عومەر زۆر ناڕازی بوو هەتا بڕیارەکەشی زۆر بەلاوە وەکوڵێ شتێکی تەسلیم بوون بوو ئایا حکمت و دانایی شتێکە خوای گەورە بە پێغەمبەرانی خۆی ئەدا یان بۆچی گەورە پیاوانێک وەکو ئەبوو بەکر و عومەر و عوسمان لەم فەهم و تێگەیشتنی پێغەمبەری خوا وەکوڵێ دەرکیان بەمە نەکردووە دیارە تێگەیشتوترین کەسان بوون بە ئاینەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم صلی الله علیه و سلم نزیکترین کەس لەوەی کە خوا حکمەتی باتێ پێغەمبەران چونکە خوای گەورە خۆی حەکیمە و حکمەتیشی یؤتی الحکمة من یشاء ینی حکمت شتێکی بە قیمەتە خوا نەیاو بە هەموو کەس بەڵام هەر کەسێ هەوڵی بۆ بە چ لە ڕووە دینیەکەیەوە بێ بە دیندارێکی باش چ لە ڕووە دنیاییەکەیەوە علم و زانیاری کۆکات و بەرامبەر ئەو شتێک کە هەیەی خوا حکمەتی ئادێ بە ئەندازەی تێکۆشان و ماندووبوونەکەی خۆی چکەوتە خوای گەورە فەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمەتە ینی خوا حکمەتی داوە بە لوقمان خۆ لوقمان پێغەمبەر نەبوو بە ڕای زۆرینەی زانایان و لە هەمان کاتیشە حکمت دراوە بە خەڵکی تریژ و خوای گەورە فەرمێ بە گشتی ومن یؤت الحکمة فقد ئوتیە خەیڕا کەثیرا ئەو کەسانی خوا حکمەتیان ئەداتێ خۆخوا لەوێ دیاری نەکردووە هەر پێغەمبەران بێت بەڵام پێغەمبەران بەشی زۆربەی حکمەتیان بردووە خۆی ئەم جۆرە باسی کە ڕووی داوە لە بینی بڵێن نتایبەتی حتا تەنانەت پێشەوە عەلی کوڕی ئەبی تاڵیبیش ئامادە نەبوو وتی وەڵام من نانووسم ینی محەممەد پێغەمبەری خوایە بەلای منەوە یان چۆن بسم الله لا ئەبەم بیکەم بئیسمیکە اللهم بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم سەیری هەندێک وشەی نەئەکرد مهمەوە نییە خەڵک تۆ بە پێغەمبەر زان مهمەوە تۆ لە واقعی سەلمێنی کە پێغەمبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم بە واقع سەلماندی کە پێغەمبەرە و بە واقع سەرماندی کە کابرایەکی دەسەڵاتدارە لە ڕووی دنیاییشەوە ینی بوو بە واقع خەڵکە بێ قبوڵی کە بۆیە لەسەر وشە پێغەمبەر صلی الله علیه و سلم کێشەی دروست نەکرد بئیسمیکە اللهم لەگەڵ بسم الله هیچ فەرقێکی نییە چونکە هەمووی پاکڕاگرتنی خوایە و خەڵکیش کە ناڵێ محەممەد ڕەسوول الله حەقی خۆیەتی تۆ ناناسێ بۆیە ناڵێ ئەگەنا ئەویش وەکو ئیمامی پێشەوە عەلی بیناسیە ئەیود ڕەسوولی خوایە بەڵام دوایی ینی ئەو هەندێک کەس هەن واقع وایان لە یەکات تەسلیمی تۆ بن هەندێک کەسیش هەن
علم و زانیاری وایان لێکە تەسلیمی تۆ بن ئەوانەی کە بە علم و زانیاری زانیان پێغەمبەرە سەڵسەمەوە شوێنی کەوتن ئەوانەی کە بە علم و زانیاری تەسلیمی علم و زانیاری نەبوون واقع سلماندی کە ئەبێ قبوڵی ئەوە بکەن کە محەممەد سەرۆک بێ و ئەوان ژێردەسە بن تەنانەت لەم حکمت و دانایی و دووربینەی پێغەمبەری مەزنەوە سڵ سەلەم زانایانی سیرە فەرمونون لە نێوان 2 ساڵی حودەیبیە و فەتحی مەکە زۆرترین خەڵک موسڵمان بووە بەقەد ئەو 12 ساڵی پێشوو کە هەم لە مەکە بوون هەم لە مەدینە. بەڵێ دیارە خۆی قەزدێ مسلمانبوونی خەڵک شتێکی گرنگە یعنی پێغەمبەر سڵ سەلەم سڵحی حودەیبی لە کاتی هێزا کردووە لە کاتی زوعفانەی کردووە جاری واشەیە وەکو زانەکانە فەرمونون وشەی حکمت زوڵمی لێکرێ ئەنی تۆ ئەڵێ کاکە وەڵا با ئێمە بە حکمت بجوڵێنەوە لەگەڵ فڵان شت و لەگەڵ فڵان دەستگا و لەگەڵ فڵان حکومەتە بەڵام لەو لاوە بە حکمت ناجوڵێتەوە لەوەی کە کار بکەی بۆ ئەوەی کە هەوڵبەی چۆن ئیسلام ببوژێنیتەوە چۆن گەشە بە دینداری بدەیت ئەوە لەو کاتەیە پێی ناوتێ حکمەوە پێی وتێ ترسنۆکی و تەکاسل و تەماڵی ئەوە بەڵام گە تۆ بڵێ حکمت بەکارێنم بۆ ئەوەی کە ئیشێکی گەورەترم هەیە بەتایبەتی لە زەمانێکا کە تۆ دەسەڵاتە نییە بەتایبەتی ئەشەست کە مسلمانان ینی بەکارهێنانی قووەت و هێز ینی لە قازانجیان نەبووە و نمونانەی لە چواردەورمانن دیارە تۆ لەو کاتەیە ئەگەر بتوانین لە ڕێیەکی ترەوە لە ڕێی ڕێکخراوەوە لە ڕێی ئیشی سلمیەوە لە ڕێی ئیشی دەعاویەوە لە ڕێی جامیعاتی قورئانیەوە لە ڕێی بڵێن سنتەرەکانی فێرکردنی حەدیث و علومی شەرعی و ئادابەوە لە ڕێی گەشە پێدانی گەنجانەوە لە ڕێ ئەو شوێنانەوە خزمەت بکەی بەڕاستی ئەوە شتێکی چاکە هەوڵ بیت تێ بکۆشی بەرنامە دابنەی بۆی سبەینێ مجتەمەعێکی چاک دروستکەی ئەمە بەڕاستی حکمەتە بەڵام وەکوتم تۆ حکمەتەکەت بریتی بێت لە موداهەنە بریتی بێت لەوەی دڵی کەسە لێ عاجز نەبێت کەس لێ و تووڕە نەبێت کەس گلەی و لێنەکە ئەوە بەڕاستی پێی ناوتێ حکمت و ئەو کەسە خۆی ئەخڵەتێنێ. مامۆستا بەکارهێنانی وشەی جوان و بەڵگەی بەهێز و قسەی نەرمونیان ئایا بەشێکن لە حکمەیان تەواوکاری حکمەن وەک لایەتەکە بەجیا باس کراوە بەڵێ حکمە بالمەوعیزەة الحەسەنە بەپی ئەو پێناسە ینی کورت و پوختەی کە ئەو زانایە کردوێتی کە ئەفەرمێ ئینسان قسەیەک یان کردەوەیەک کە پێویستە لە شوێنێک کاکە پێویستە بەپێی ئەو کات و شوێنی پێویستە بەو شێوەی کە پێویستە بیکەی ئەوە دیارە قسەی جوانی شەر بەشێکە لە حکمت چونکە حکمت بەڕاستی لە ئیسلامە لە هەندێک شتادا نەنراوە لە هەندێک شتا دانراوە وەکو بۆ نمونە هەرچەندە بڵێن هەندێک حەدیثی ضعیفمان هەیە دەربارەی حکمت بەڵام ماناکانیان صحیحن بۆ نمونەیەکێک لەو حەدیثە ضعیفانە کە ئەڵێ چڵەپۆپەی دانایی بریتی لە ترسان لەخوا بە تاکید هەندێک لە زانان فەرمیانە حکمت بریتی لە ناسینی خوا چونکە ناسینی خواوە لەیەکە هەندێک ئیش هەیە کە پێی ینی حرامە نەیکەی هەندێک ئیش هەیە کە واجبە بیکەی ئەو شتانش کە خوا واجبی کردو و حرامی کردو هەمووی بەشێکە لە حکمت و قازانجەکەی بۆ ئینسان ئەگەڕێتەوە هەر لەبەرەوەشە زانەکان شتێکیان داناوە بە ناوی حکمەتی تەشریع خوا بۆ ئەم نوێژەی فەرز کردەوە بۆ ئەم قیساسەی داناوە بۆ ئەم ژن و مێردایەتی داناوە بۆیە مەسەلەی حکمت یعنی یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە وەکووتمان ئەوەشی لێ بێتەوە کە قسەی چاکیش بەشێکە لە حکمت بەڵام بۆچی ئاەتەکە باسی کردوە لەبەر ئەوەی کە جاری وا هەیە ینی ئینسان خەیاڵی بۆ شتی ترەچێ خەیاڵی بۆ شتی ترەچێت لە حکمەتە بۆ نمونە ئەوەی کە تۆ ئەو کەسێک کە ئەتەوێ هینیکەی بە ئوسلوبێکی جوان لەگەڵیادا بێت خۆ یەکسەر ناتوانانی ئامۆژگاری چاکیکەی یەکزەر تۆ پێ بڵێ کاکە نوێش بکە لەوە چێوەری نەگری بەڵام تۆ چیرۆکی گێڕیتەوە اینجا لەگە چیرۆکە ئەچیتە ناوی یان وەکو زانایەگە فەرمێ لە پاسێکا داینشم لە پاڵ کەسێکە جای چاکوچۆنیەکی لەگەڵاکە یان پرسیارێکی لەکە یان کتێبێکی بەدەستەوە پرسیار تاوەکو پەیوەندەکە دروستە بە اینجا تۆ ئەتوانی ئامۆژگاری بکەیت هەر لەبەرەوەی حکمەتەکە پێشخراوە گینا خۆی قسەی جوان مجادلەی ڕێک و پێک ئەوانە بەشێکی گرنگن لە حکمت مامۆستا بەکارهێنانی وتەی تند و ڕق بۆمە ئەو فەرمودەیەکە فەرمێ گەورەترین جیهاد ئەوەیە کە قسەیەکی حەق بەرامبەر بە ستەمکارێ بکەی ئایا بەکارهێنانی ئەم دەستەواژانە دەستەواژەی تند و حەق بێژانە و وەکو ئەڵێ دڵی کابرا تند بکە
ئەمانەش هەر بەشێکن لە حیکمەتیان. خۆی ئەگەر سەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردوو بوارەکەی تیا بووە. اینجا قسەی حەق جێ لە قسەی ڕق. جاری واشە کورد دەڵێ قسەی حەق ڕقە، بەڵام وەکو وتمان شەر نییە ئەو شتەی تۆ بە حیکمەتی ەزانی یا زۆرێک لە خەڵکی بە حیکمەتی ەزانانی هەموو کەسێکی تر بە حیکمەتی بزانێت. ئێستا تۆ ئەڵێ کاکە من حەز دەکەم لەم ڕۆژگارەیە کە مسلمانان ئاوهان بەم ڕێگەی خزمەت بە ئیسلام بکەم، یەکێکی تر ئەم ئیشەی تۆ بە حیکمەت نازانێ، بەڵام مهمەوەی تۆ کۆمەڵێ پاسا و پێبێ کۆمەڵی بەڵگە و پێبێ هەم بۆ لای خوا هەم وەکو واقع و علمیش پێوە بێ کە ئەو ئیشەی تۆ قازانجی زیاترە ثەمەرەی زیاترە وەکوی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ثەمەرەی سڵحی حودەیبیە دەرکەوە. بە هەمان شێوەژ یعنی مەسەلەی قسەی ڕق ئەوە قسەی حەق جاری وایە قسەی حەق ڕق، جاری واشە قسەی حەق پێویستی بە ڕقی نییە، چونکە خوای گەورە خۆ موسای نار بۆ لای فیرعەون فەرمی فەقولا له قولا لینا لعله يتذكر أو يخشى، يعني خوای گەورە داوای لێ کرد بە نەرمی قسە بکە. بەڵام لە هەمان کاتیشا ینی موسا پێی وڵی تۆ کەسێکی واوەی لا بۆ کراوی تۆ تیاچوی تیاچی جاری وایە تۆ ئەو قسەی کە ئیکەی ینی ئەگەر دوور بێ لە هەندێک شت چکە مەسلەی ئەوەی کە جاری وایە کەسێکی جنێ و بەکارێنێ یا هەندێک وشەی نەشیا و یا تعلیقات ئەدا ئەمانە هین نین. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەی فەرمووە تۆ پیاوێکی هێشتا جاهیلیەتت تامەوە، بە سەحابەی تریشی فەرمووە وڵای فڵان کەس پیاوێکی چاکە بەس خۆزگە ئەمی شەشی بکردایە. ئەوە یعنی هەردووکیشی هەر حکمەتە. هەندێک کەس هەیە قسەی وای پێخۆش، ینی کابرا حەزی لە مجاملات نییە، حەزگار ڕێک ڕاستە و خۆش دەگەی پێ بڵێ. هەندێک کەسی شەی حەزی لە مجاملاتە، ینی ئەوە تۆ لە کاتی تەعاملکردنا لەگە خەڵکە ئەبێ ئەوە بزانی کە کێ حەزی لەوەیە کێش حەزی لەوە نییە. وەکو قوتابیە کە چۆن مناقەشە ئەکرێسەیەکەی لە پێشەوە کۆمەڵە چاکەی ئیشەکەی باس دەکرێت، ئەڵەن تۆ ئەم ئیشە و ئاوا کردووە ئیشێکی باشە کردووە شتێکی باشە نووسیوە، بەس دواییش پێڵن کاکە ئەم ڕخنانەشە لەسەرە. ئاجار لەبەر ئەوە ینی مەسەلەی حیکمەت و کوتمان جاری وایە لە ڕقی چایە، جاری وایە بۆیە هەندێک لە زانایان فەرمێ ئەو وتراوە هەچ کەسێ ڕەفیق نەبێ نابێ بە حەکیم، ئەڵێن ئەم حەدیسە ضەعیفە. بەڵام خۆی لە ڕاستیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی وای فەرمووە فەرمێتی نەرمونیانی ما كان الرفق في شيء إلا زانه وما نزع من شيء إلا شانه. هەر شتێک نەرمونیانی تیا بێ جوانیەکە، هەر شتێ لێی دەربێنی ناشرینیەکە. لەبەرەوە بە زۆری ئەمر بە معروفە دەعوەیە، تەنانەت وشەی جیهادیشە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کافرەکان وتیان هوبەل مەولای ئێمەیە یان مەنات و ئەوانە مەولای ئێمەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم عومەری فەرمووی دەی بڵێ الله مەولانە، خوش مەولای ئێمەیە. ئەنی جاری وا هەیە تۆ پێویست ناکە قسە بەو بڵێ، وەکو خوای گەورە فەرمێتی ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. پێویست ناکە تۆ قسەی پێ بڵێ، تۆ شتە جوانەکەی خۆ عەرزەکەی ئەو شتە بەتاڵەکەی بەتاڵە بێتەوە و باوی نامێنێ. ئاجا بۆیە یعنی هەموو جارێ حکمت پێویستی، بەڵام جاری وا شێوێ زانەکان ئەویان بەکارهێناوە لە بوابی ئەوەیە کە تۆ بەرامبەرەکەت ئەڵێ چی، جایە بەرامبەرەکەت قسەیەکی خۆشەکە لە قسە خۆشەکە مەبەستی تعلیقێکە لە تۆ. ئەگەر تۆ نەزانین جوابی بیتەوە بەڵگەی لەسەر تۆ کەسێکی کاڵفامی، بەڵام ئەگەر جوابێکی پڕ بە پێستی خۆی بیتەوە ئەوە دیارە تۆ کەسێکی تێگەیشت و قسەکە ڕقیشە، بەڵام بەرامبەرەکەشە جای وایە پێی عازنان چکە ئەزانێت تۆ کەسێکی دەرکی قسە ئەەکەی. ماسەکەواتە قسەی زبر و ڕق بەشێک نین لە حیکمەت. بەگشتی ناتوانین بڵێن قسەی ڕق بەشێک نییە، بەڵام ئەڵێن ینی پێویست ناکە شوێنەکە ئەزانێ، ینی شوێنی وایە بۆ نمونە خوای گەورە بۆ کابرایەک پیاوە کوژەیە فەرمێ ئەو کەسەی مسلمانێکە کوژێ بە ناحەق ئەو کەسە خوای گەورە لی تووڕە ئەبێ لەعنەتی لێ ئەکا غەزەبی لێ ئەگرێ عەزابێکی تون ئەخوامە هەمووی ڕقن ئەم قسانە وانێ ئازاری دڵەیە. لەبەرەوە جاری وایە ئینسانی وایە ئەگەر شتێک کە ئیکا گەورەیە ئەگەر ئازاری پێنەگا وەختی خۆی زانەکانیان وزل لی میهرەبانی ئەگەر ئەو لەفزە جائز بێ بەخوای گەورە، خوای گەورە جاری وا هەیە هەندێشت هەیە بەرامبەر عەبدەکەی ئیکا بۆی بە ئاگا بێتەوە. باوک جاری وا هەندێشتەکە بەرامبەر ئەولادەکانی بۆی بە ئاگا بێتەوە، مامۆستایەکی دڵسۆز بەرامبەر بە قوتابیەکانی، دەسەڵاتدارە بەرامبەر بە نەتەوەکەی،
ئەیکا بۆی ئاگا بێتەوە ئەمانە ینی ناچێتە بواری ناحیکمەتی و بەڵام تۆ بڵێ دایمە قسەی زبر حیکمەتە وانە بەعکسەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەعکسەوە فەرمێتی دەرمونیانی لە هەر شتێکا بێ جوانیەکە ڕق و زبری عنف و ئەوانە لە هەر شتێکا بێ ناشرینەکە اینجا ئێمە حتا لە کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێشی بەڕێ کردووە پێشەوا عەلی سەرۆکی جێشەکە بووە پێی فەرمووە ئەگەر بەهۆی تۆ یەک کەس خوا هیدایەتی بە باشترە بۆ تۆ لە وشتری سوور ئێم قسە یعنی چی ینی ئەگەر بێت و تۆ ڕاستە ئێمە جێشمان بەڕێکەوە جەنگەکەین بەڵام ئێمە لەم جەنگەیە مەبەستمان ئەوە نییە خەڵک بکوژین وڵاتەکان تاڵان بکەین وڵاتەکان وێران بکەین سەرۆت و سامانی وڵاتان بەرین بەڵکو لەم جەنگەیە ئێمە مەبەستمان ئەوەیە دینی ئیسلام بە زۆرترین شوێن بگە و مەبەستیشمان ئەوەیە دادگەری بچەسپێنین بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بیر لەوە مەکەرەوە چەندێک ئەنفال ئەگری چەندێک غەنیمەتێ دەسەکەوێت بەڵکو بیر لەوە بکەرەوانە کە چەند کەس بەهۆی ئەم جێشەی تۆ خوا هیدایەتیە چونکە خەڵکێکی کە تۆی خۆشەوێ کاتێ زەعیفە ناوێرێ بڵێ من مسلمانم بەڵام کە تۆ قووەتێکەوە هاتیت اینجا ئەویش مسلمانەتی خۆی ئاشکراکە خەڵکێکیش کە خراپەکارە نایڵێ ئەم دینە گەشە بکە کە قووەتت هەبوو ئەویش دەست دەگرێتەوە ناتوانێت دژایەتی بکە بۆیە زۆرینەی خەڵکێتە ژێر سایی ئیسلام و ئەو مەبەستە گەورەیە کە وەکوتم وڵاتە ئەوروپیەکانی ئێستا وڵاتە ئەو وڵاتانی کە پیانەوتێ وڵاتەکانی لانکەی دیموکراتیەت و ئازادی و مافی مرۆڤ سیرەکەی هەمویان لە جەنگی دژ بە عێراقا ئەو وڵاتانی کە بەشدار بوون تەحالوفێکیان دروستکرا هاوپەیمانیەک هەر وڵاتە پێشکەوتەکان نەبوون چاکترین زۆری چەکیان نییە چاکترین هێزی پیادە و دەریایی و ئاسمانیان نییە کەواتە مەسەلەی بوونی عنف و هێز و ئەوانە پێچەوانەی حکمت نییە بەڵام بەکارهێنانەکەی جاری وا هەیە ئەبێتە پێچەوانەی حکمت دژ بە یەکەکان یا لە ناوبەرەکانی حکمت چین لە هەموو کارەکە دیارە هەندێک شت هەیە زانەکان فەرمویانە یعنی حکمت لە ناوە بە حکمت ناهێڵێ گەورەترین شتیان ئەوەیە کە ئینسان ترسی لەخوا نەبێت ئەنی لەخوا نەترسێت چونکە زۆربەی ئەو زاڵمانی لەسەر ئەرزا دروست بوون ئەوانن تەنانەت بەو زاڵمانش کە ینی ئەدرێنە پاڵ تاریخی ئیسلامیان لە مێژووی ئیسلامە زانەکانی ئەهلی سونە بە تایبەتی بە ئەمانەتەوە زوڵمەکانیان نووسیوەتەوە سیرەکەی ترس لە خوا نەبوون سەبەبێکی سەرەکی بووە یەکێکی تر لەوانە زانیاری نەبوون ئینسان بە نەزانی ئیشێ بکە بە تەکید تێکیە ئەنی حکمت بەشێکی سەرەکی زانەکان حکمەتیان ڕێک کردووە بە دوو لە قوتیانە لقێکی عیلمە لقێکی عەمەلە جا لەبەر ئەوە ئەگەر عیلم نەبوو زانیاری نەبوو ئیسا ئیشەکانی لێ تێگەچێ ئەم دەستگایی کە جەنابتان تیان جەنابەت ئەو بەرنامەی پێشکەشێکی من لە مزگەوتەکەمە ئەمانە ئەگەر عیلم نەبێت ناتوانانی بیبەی بەڕێوە یەکێکی تر لەوانە پەلەکردن یەکێکە لەو شتانە جاری وا هەیە کابرا حەزەکە زوو بێ بە کەسێک قسە بۆ خەڵکە و فتوا بۆ خەڵک بە دەی سیرەکەی کۆمەڵی فتوادا لە جێی خۆیانە ئیمامی ئەبوو حەنیفە قسەیەکی خۆشە گێڕێتەوە فەرمێ مامۆستایەکەم هەبوو هەرچی خەڵکە هاو پرسیاری لێکە من پرسیارەکان مەزانی ویستم منیش مەجلیسێ بخۆم جاکەمەوە با ئەو دەرسی خۆی هەبێ منیش دەرسێکی تر دانێم لەم لاوە لە مزگەوتاو خۆ هەرچی پرسیارەکەن من نەیزانم منیش بۆ خۆم عالمێکم وەکو ئەو ئەفەرمێ بەڵام خوای گەورە ئەو بێئەدەبیە بەنسیب نەکردم سەبرم کرد ماوەیەکی پێنەچوو مانگێکی پێنەچوە فەرمێ هاتن بە دوایەتیان وڵات جەنابی مامۆستاکەی من هاتن بە دواتیان وڵات کەسێک مردووە تۆ میراثگری و ئەبێ بێ میراثەکەشمان بۆ بەشگری و بەشەکەی خۆشە وەرگری ئەڵە منی دانەتی ئەبوو حەنیفەوەرە لە جێگەی منا دانیشە بۆیە جایە ئەو سەبرە بەشێکە لە حکمت حتا ئەبوو حەنیفا فەرمێت چی پرسیارم بۆ هات نووسیمەوە ئەڵێ ئەو پرسیارانەی کە دوای ئەو بۆمە هات هەندێکی هەر نەمبیستە بوو چەند وەختە لە خزمەت ئەو مامۆستا ئەو پرسیارانم نەبیستە بوو ئەجا بۆ یعنی سەبرگرتن پەلە نەکردن لە بڕیاردانە لە فتوادانە لە داعوەکردنە یعنی کەسی وا هەیە حەزەکە یەکسەر دەستکا بە داعوە جای وایە بە هەڵەیاچ بۆیە حتا ئەو عالمانێک کە بڵێن وتارەیەن ئەنی تۆ کە شتێکت پێگە هەواڵەکە پێگا لەسەر کەسێکی بێدینە لەسەر کەسێکی مسلمانە لەسەر جەماعەتێکە لەسەر وڵاتێکی شەحەتا کاتێککە تۆ قسە لەو کەس و شتەکە ئەگە زانیاریە کۆ نەکەیتەوە بە تاکی جای وا هەیە ئەو قسەی کە ئیکەی ینی بە هەڵەیەکی تایە و دوایش دیارە پەشیمان بوونەوەکە هەم عیبێکی ترە کە تووشی
مامەسا لە ئەگەرێکە ئەگەر کار بەدەستێک یا مرۆڤێک بە قسەی نەرمونیان و دانایی و وەکۆڵێ سیفەتی جوان نەهاتە سەر ڕێگە و ملی بەلای داواکاری و خواستی جەماوەر و گەلەکەیدا نەکرد لەو کاتا بەکارهێنانی زمانی زبر و خۆپیشاندان و ڕژانە سەر شەقام ئایەمە بەشێکە لە دانایی و حکمت وەکوتم یعنی هەندێک کەس بە غەڵەت تێگەن بە تایبەتی هەندێک لە ئەو کەسانەی کە لە دەرەوەی ئیسلامن ینی بە قەست بە نیەتێکی تایبەتی خۆیان وا پیشانەدەن هێز دژی عەقڵ و مەنتیق و ئەوەی بەڵام وەکوتم وڵاتە زۆر پێشکەوت و عاقڵەکان ئەوانەی کە لانکەی ئازادی و مافی مرۆڤن خۆیان هێزیان هەیە و زۆربەی وڵاتانی کە بەشداریەکەن لە ناوبردنی زاڵمەکانە ئەو وڵاتانی وانە کەواتە بوونی هێز بۆ خۆی بەڵگە نییە لەسەر ناحیکمەتی و بەکارهێنانی هێز بەڵگە نییە لەسەر ناحیکمەتی بەڵام ئەبێت تۆ بزانی کە ئەو هێزە بەکارێنی ئەنجامەکەی چییە زانەکە هەندێکیان وایان لەگەوت فەرمون حکمت بریتە لەوەی کە تۆ هۆکارەکان بزانی و ئەنجامی کارەکانی چی لێرێ کە ئەیکەی بۆیە مەسەلەی قسەی زبر بەکارهێنان وەکوتم ئەگەر نەچێتە بابی جنێ و بابی شتی تایبەتی خۆتەوە ینی تۆ شتێکی تایبەتی و لێکراوە لە لایەن ئەم حکومەتەوە ئەمە بخەیتە پێشەوە ئەوە نا بۆ منە ڕۆژێک زوڵم لە کەمەندا مەکرا هەموو خەڵکی تر مەعاشی تەواوی وەرەگرت کەس قسەی ناکرد وانە ئێمڕۆ زوڵم لە نیوەی میلەتەکرێ ئەوە تا دەستگای ئاسایش و پێشمەرگە هەموو پارەکەیان ئەدرێتێ ئەوانش بێدانگەن وانە بەڵام تۆ ئەگەر قسەکانت لە بابی شخصیان نەبێ بەڵکو لە بابی گشتیا بێ ئەوە بە تاکید شتێکی چاکە ئەگەر بێت و هەموو ئینسان قسەی زبر هەموو کاتێک خراپ نییە بەڵام جنێودان و هەندێک وشەی ناشیرین بەڕاستی لە ئیسلامان نییە چکە ئێمە مەبەستمان نییە شخصیەتێک بشکێنین ئێمە مەبەستمانە ئەو کەسەی کە هەیە ڕاستی کەیتەوە بە تایبەتیش خەڵکی خراپ هەیە دایمە لە دەوری دەسەڵاتدار ینی ئەوەی کە بە دۆستانە قسەی بۆ یەکا بە دوژمن لەبەر ئەوە دایمە بە تایەتی لەگەڵ دەسەڵاتدارە قسەی علمی قسەی جوان شتی ڕێک و پێک شتێکی چاکە بێ بەگوێیە بۆ نمونە لە مەجلیسێکە کە لەگەڵ زانایانە دانیشێ کە لەگەڵ مامۆسای زانکۆیە دانیشێ کە لەگەڵ حاکمەکانە دانیشێ ئالەو مەجلیسانە ینی حەقی خۆیەتی زانا حاکم مامۆسایانی زانکۆ خەڵکی ڕۆشنبی لەو شوێنانەیە شتی ڕاستەقینە بڵێن لەو شوێنانەیە حەقەکان بڵێن یەک نەگلەک لەو شوێنانەیە پیا هەڵدەن و تۆ واو کرد و ئەو وای کرد ئەوە شوێنەکە سیرەکەی جێگەی خۆیەتی کەلەیە بەڵام تۆ جای وایە لە شوێنەکە قسەیەکە نووسی قسەکە زیاتر لە تعلیقی بەس ینی لە چارەسەری کێشەیەک ناچێ لە دیاریکردنی نەخۆشیەک ناچێ ئەو قسە زبرانە هیچ ئیسفادەی نییە و بەڵکو بەرامبەرەکەشە تۆ ڕاکە چکە هەستەکە تۆ سوکایەتی پێەکەی بە تایبەتی ئەو کەسە دەسەڵاتدارانە وەکو زانایەگە فەرمێ مناڵ و ئینسانی پیر و بەتەمەن و دەسەڵاتدار و زانە ئەمانە دڵیان ناسکە ینی نابێت تۆ بە شێوەیەکی تر قسەیان لەگەڵا بێ تۆ ئەگە شتێکت بینی لەما بە شێوەیە قسەی لەگەی کە ئیسفادەی هەبێ کە سوود بگەێنێ و حتا پێغەمبەر کە فەرمێتی نەیفەرمێت کەلیمەیەکی توندی پێ بڵێ فەرمێتی کەلیمەیەکی حەقی پێ بڵێ کەلیمەی حەق ئینسانی عاقڵ قبوڵیەکە بۆیە بەڵام مەسەلەی خۆپیشاندان و دەنگ بەرزکردنەوە و ناڕەزایی و ئەوەی کە خەڵگە گەڕێ بە دوای زانیاری لەسەر ئەو شتانی کە وەزیر و حکومە دەیڵێ ئەمانە شتێکی ئاساین یعنی ئەمە بەشێکە ئەشڵەن بەشێکە لە حکمت بۆ لە بەرۆی تۆ ئەتەوێ پێی بڵێ ئەمە نوقسانیەکانتە ئەتەوێ پێی بڵێ ڕادەی ئەو خەڵکێک کە دژی تۆیە ئەوەندەیە ئەو دژی بڕیارەکانی تۆیە دژی هینەکانی تۆیە بۆی بەرامبەرەکە بزانێ ئێستا جاران بە تایبەتی ئێستش جاری وا هەیە وایە بەڵام جاران زۆرتر لە بەرۆ جاران هۆکارەکانی ڕاگەیاندن کەم بوو یابرا نەی ئەزانی یعنی دژمنەکانی کێن کۆمەڵە کەس لە دەوروبەری ئەنوبا بە هەموو میلەت لەگەڵ تۆیە بەس ئێستا کابرا لە ڕێی خۆپیشاندانی کۆزانێت کە خەڵک چەندێکی ناڕازیە لە ڕێ ئەم هینەی کە کراوە مامۆستایان و فەرمانبەران ئەو مانگرتنێکە کردویانە ئەوە بەشێکی ئەزانێکە بەشێکی میلەتی زۆری تۆ ینی بەدەستی خۆت نیوەی وڵاتەکە و لە خۆجیا کردوێتەوە ئەمانە شتی چاکن بەڵام وەکوتم ئەبێت دایمە ئامانجیانتیان لە بەرچاو بگیرێ ینی شتێک نەبێ هەر بۆ ئەوە بیکێ بڵێ من دژی تۆ ئیکەم بەڵکو ئامانجەکە لە بەرچاو بگیرێ ئەگەر ئامانجەکەی هێنایە دی ئەوە شتی چاکن ئەبێت ئەچێتە بابی حکمەتەوە بەڵام ئەگەر ئامانجەکەی نێنایە دی شتەکەی تونتر و خراپتر کرد ئەو بێئینسان بۆ بە دوای شتێکی ترا بگەڕێ بە دوای بەدیلێکی ترا بگەڕێ مامەسا لە ئاەتەکەەوە بۆمان دەرکەوت کە
حکمت و دانایی خوای گەورە بە پێغەمبەران و بۆ بەندانەی کە خۆی ئەوێ ئەیدا ئایا مرۆیەکی کافر مرۆیەکی دوور لە ئیلتیزاماتی دینی ئەتوانێت ببێتە خاوەنی حکمت و دانایی بە پێی ئەو تعریفەی زانایان کە فەرمویانە ئینسانی ینی بێدینیش ئەکرێ خوا حکمەتی باتی لە ئەنجامی چیۆ لە ئەنجامی لێبڕانی ئەم کەسەوە ئەنی ماندووبوونی ئەم کەسەوە بۆ نمونە مێژوشە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کەسی باس کردووە بۆ نمونە فەرموویەتی چەند کەسێک هەن لە شاری مەکە یەکێک لەوانە حەکیمی کوڕی حیزامە حەکیمی کوڕی حیزام هاوڕێی مناڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەبوبەکری سیدیق و تەنانەت کە موسڵمانیش بوو دوای ئەگریایی و من آخر کەس مسلمان بوو ئەبووە یەکەم کەس مسلمان بوومە چکە من لە هەموو کەس پێغەمبەرم چاکترە ناسی جا بۆی پێغەمبەری فەرمووی پێم سەیر ئەو پیاوە عاقڵانە ینی لەگەڵ بتپەرستانە لە ڕیز و جەماعەت و لە تاقمی ئەوانە خۆیان بینیوەتەوە ئەبووە ئەوان لەو ڕیزانە نەبوونایە ئەبووە مەسەلەی خەڵکی عاقڵ هەر هەبووە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خياركم في الجاهلية خياركم في الإسلام بۆیە لە ناو جاهلیشە خيار هەیە خەڵکی چاک و تێگەهێشت و عاقڵ هەیە ئەو خەڵکی دژی ئیسلام قسەکە سەیرەکەی چەند نەوعێک هەمیان وەکو یەکنی وانە هەیانە ڕخنەی جددی هەیە هەیانە ڕخنەی لە مسلمانان هەیە هەیانە بالفعل ڕخنەی لە دی حەز ناکە خەڵک دینی هەبێ ئەبێت تۆ ئەمانە جیاکەیتەوە بۆیە مەسەلەی ئەوەی کە ئینسانی کافر بەڵام لەوەیە ئینسانی کافر یعنی حکمەتەکان ناپێکێ کە خوای گەورە دینی ناردووە پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوە بۆ ئینسان بەرەو کەماڵ بەرێ جا ئەو ئینسانە ئەگەر بڵێن لەگەڵ ئەوەی کە زانیاری زۆرە لەگەڵ ئەوەی ژمێژوو ئەخوێنێتەوە لەگەڵ ئەوەی کە تەجروبەی وڵاتان ئەبینێ بە ئەندازی ئەوە حکمت پێیاکە بەڵام کاتێ ئەم ئینسانە لەگەڵ خوایە پەیوەندی نییە هەندێک حکمەتی لە کیسەچی کە هەندێک حکمەتێ ئینسان بەسەر یا زاڵنای بۆ منە خۆشەویستی پارە خۆشەویستی مەنسەب خۆشەویستی ئافرەت خۆشەویستی هەندێشتی تر ئەوانە ئەگەر ئینسان خۆی لەگەڵان نەبێت ینی جاروای تێر نابێ و ئارەزوانە تۆ سیرەکەی ئەڵێن کاکە ئەوەندە ملیار دۆلار دیار نەماوە لە حکومەتی هەرێوە ئێوە چی لێ هاتو خۆ لە وڵاتی ئێمە جنۆکە نەیبردووە هەر ئینسانەکان بەس هەیە تێر نابێت بۆ لەبەر ئەوەی ئەم کەسە ینی ترسی خۆی لە دڵان نییە لە هەمان کاتیشە کە ترسی خۆی لە دڵان نییە یاسایەکیش نێبی بەسێتەوە ئێستا وڵاتە کافرەکان لانی کەم یاساکەیان بخۆیان داناوە بەڵام لە هەندێشتا لە حکمت دەرچوون بۆ نمونە لایەنی ئەخلاقیان تێک چووە خۆشیان یعنی ناڕازین بە دەیان مؤتەمەرە بەسرێ لەسەر ئاستی دینەکان وەکو مەسیحی و دینەکانی تر لەسەر ئاستی زانایانی زانکۆکانیان سپۆڕەکانیان لەسەر ئاستی خەڵکی کۆمەڵناس و ینی توێژەرەکانیان کۆنگرە ئەبەستن لەسەر چاکردنی وەزعی تەنانەت حاڵەتی تێکڵاوی ناو قوتابخانەکان تەنانەت ئازادی ئەنتەرنێت لە وڵاتانەیە ئەمانە چەندها کۆڕوهینی لەسەر جاریوای قەراریشی لەسەر دەرەچێت ئەمە دیارە بەڵگەی لەسەر کە لایەنە دینیەکە چونکە نقصانە کۆمەڵی نقصانی بۆ دروست کردوون بەڵام بە زۆری چونکە ئیش بە عەقڵ و حکمەتەکەن ینی یاسایەکیان داناوە سەیرەکەی زۆربەی ژیانیان ینی تەرتیب بووە بە ڕێکوپێکی ئەڕوا و ئەتوانن خۆیان بەرەو پێش بەرن و تەنانەت ئەتوانن بڕیاریش بن بۆ مسلمانان بەڵام مسلمانان بە عەکسەوە ینی چونکە دینەکەیان تەطبیق ناکەن وەکو پێویست لەولاشەوە ئەوەی کە دینەکەش تەطبیقەکە لە دەسەڵات و هێز و قانونەکە دوورە یا ئەڵێ من کاکە لە مزگەوتێکا دانیشم ئیلاقەم بەسەر حکومەت و دەسەڵاتوە نییە ئەو جۆرە کەسانش هەر زەرەرن بۆ مسلمان چونکە یان دێتە ناو دەسەڵات و دوایش ینی هیمەتی زۆر نییە بە قووەت نییە بەرامبەر پارە و سامان و ئەوانە زۆر خۆی ناگرێ ئەم دوانە هەردووکیان زەرەریان داوە لە مسلمانان وەختی خۆی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرکەوتوو بووە بە هەردوو باڵەکە سەرکەوتووە هەم بە باڵی دینداری و تەقوا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرای ئەعرابی فەرمووی وتیان ئەرێ محەممەد چۆنە یەکێ بچێ بۆ لای معاشێ ئیشە کارێکی یادێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ينفق كأنه لا يخشى الفقر پێغەمبەر وا پارە ئەدا بە خەڵک ئەڵێ هەر قەت فەقیر ناکەوێت ئەڵێ داهاتێکی زۆری لەبەردەسایە ئیمامی عومەر بۆ سەرکەوتوو بوو بەو دنیا نەویستی وانە بەڵام لە هەمان کاتشا ئیمامی عومەر هەموو شتە دنیایەکانیشی گرتە بەر تەنانەت هەندێشتی لە وڵاتی فارسەوە نقل کرد بەبێ ئەوەی بە عەیبێشی بزانێ بەبێ ئەوەی بە بیدعەشی بزانێ
بۆ پێشخستنی کاروباری مسلمانان بۆیە یعنی ئەو دوو قووەتەی ئەوێت وڵاتانی ئەوروپا هەرچەنە پێشکەوتوشن حکمەتیان هەیە لە ڕووی دنیاییەوە بەڵام دینەکەیان لە کیسوە بۆی کۆمەڵێ ینی نقصانی بۆ دروستکردن تەنانەت هەندی ڕۆژنامەنووسی ئەمریکا ئەڵێ ئەمریکا بریتە لەو بەهشتەی کە لە دەرەوە بەهشتە بەڵام لە ناخەوە بەهشت نیە بە هەمان شێوە ئێمەش تووشی ئەو حاڵەتە بووین دینەکەمان هەیە بەرنامەکەمان هەیە بەڵام ئەوڵێن ئەو پیاوانە نین کە بتوان ئەم دینە ئەنی بگەیەن ناو ئاستە پێویست مامەسا قەیرانێکی چڕوپڕ و بەردەوام نەبوونی موچە خەمۆکی و دڵتەنگیە بەرۆکی هاوڵاتیانی ئەم هەرێمەی گرتووە پێت وایە لە ئەنجامی 25 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردستانە نەبوونی دانایی و حکمت وای کردووە کە کوردستان بەم ڕۆژە بکات بە پێچوانەوە لە ئەوروپا کار بەدەستی وا هەیە وڵاتەکەی لە قەیران لە نەبوونی موچە لە شەڕی دەرەکی لە هەموو شتێ پاراستووە لە کاتێکشا ئەو کار بەدەستە هەڵگری هیچ بیر و باوەڕێکی ئیسلامی نییە دیارە یەکێک لەو شتانەی لەو فێڵانەی کە لە مسلمان کراوە لە جیهانی ئیسلامیە ئەوەیە پێی ئەڵێن ئێوە مسلمان نیشن وڵاتەکان دایمە کێشەی تایە شەڕی تایە لەو لاشەوە خۆیان هەوڵەدەن ئەو کار بەدەستانی کەچنە سەر حکم هیچ پەیوەندیەکیان بە ئیسلامەوە نەبێت تەنانەت پیان عیبێ بڵێ مسلمانم و ئەگەر بژڵێ من مسلمانم لەبەرەوەی خەڵکی لێ نەتەکێتەوە ئەمە دوو فێڵە لە مسلمانان ئەکرێ ئەگەر مسلمانان بەڕاستی خۆیان بچنە سەر حکم و دەسەڵات ئەتوان ینی وڵاتێکی خۆش و ئارام بۆ خۆیان دروستکە یعنی بۆ شیعە ئەتوانێت دەوڵەتێ دروستکە بۆ خۆی هێزی هەبێ تەنانەت هێزی ناوەکیشی هەبێ و بتوانێت ڕابەرایەتی وڵاتی گەورەکەوەتی ئێستا تەنانەت توانێتی ڕابایەتی یەک لە سەرسەی جیهانی عەرەبیش بکە بۆ ئەمە ئەتوانێت بۆ تۆ ناتوانێت بە تاکید هۆکارەکان بەکارنێنراوە دەسەڵاتدارانی ئێمەش هەرچەنە بەداخەوە مێژووی ئێمە شتی وای زۆرتیان ڕوواوە یعنی دایمە دوژمنان ئەو نقطە زوعفەی ئێمەیان گرتووە کە ئەزان ئێمە لەناو خۆمانە چاومان بە گەشە سندنی بەرامبەرەکەمان هەڵنایە بە تایبەتی ئێستش کە لە جێی جاران هۆز و تیرەکان هەبوون ئێستا لە جێی هۆز و تیرەکان ئەحزاب پیا بووە ئەحزابەکان یعنی جێگەی هۆز و تیرەکانی زویان گرتوتەوە بە میکانیزمی تازەوە بۆیە بەڕاستی ئەگەر بەهاتە دانایی ینی هەر زۆر جارزانەکان لە تەلەڤیزیۆنەکان و خۆتان گوێتانتیەوە بۆ تویانە ئێمە ئەگەر ئەوروپین کاکە وەرن وڵاتەکەمان بۆ بکەن بە ئەوروپا ینی ئێوە ئەگەڕڵێن کاکە ئێمە ئەمانەوێت ئەلمانیەتێک هەبێت لە کوردستانە هەموو خەڵکی تیاجێ بێتەوە دەی فەرموەرن ئێمەی مسلمان لەوە ناترسین کە ئازادیەکی سەرتاسەری هەبێت بەڵام ئێمە ئەومان پێ ناخۆشە خەڵک ئازادە جنێو بەخوابازە لە جەلالەهوە هیچی لێ ناکرێەوە دەست بەسەری ئەهێنرێ خەڵک جنێو بە مەسئولێک بات لە باوەشی دایکی ئەیکوژن ئەم دووشتە ینی پێچەوانەی قسەکەی تۆی بۆیە بەڕاستی ینی نە لە ڕووی دینی و حکمەتیان بەکارێن ینی ئەو سەرکردانی وڵاتانی ئیسلامی و کوردستانی ئێمەش بەشێکە لە وڵاتانی ئیسلامی بەڕاستی نە مسلمانێکی تەواون ینی شانازی بکەن بە دینەکەیانەوە یاساکانی دین بچەسپێنن نە ینی وەکو وەڵی کافرێکی تەواویشن وەکو ئەو خەڵکی کە لە وڵاتانی ئەوروپایە ینی حکومداریەکە دەسەڵاتداریەکە ئینتیمای بۆ هیچ دینێک نییە حیزب و کۆمپانیاکان ئەی بەنەسەرەوە بەڵام قانون و یاسایەکیان داناوە ئیشی خۆیان پێ تەرتیب کردووە و کاروباری خەڵکیان پێ ڕێک کردوتەوە و بە دوای بەدیلە ئەگەڕێن لە هەموو قەیرانێکە ئەم قەیرانەمان بەسەراوە بەدیلی چییە و لە جیهانی ئیسلامیش ئەو نمونانە هەیە بۆ نە وڵاتی ئیمارات یەکێکە لە وڵاتانە کە هەوڵی داوە ینی بە حکمت بجوڵێتەوە ئەسڵەن جایوای پێویستی بەنەوت هەر نەبێ یان نەوتەکەی سەر بنێتەوە نەیفرۆشە یان ئەگەر بیشی فرۆشێ ڕێژ یەکێکە لە وڵاتانی کە حەزەکە دایمە ڕێژەیەکی کەم بفرۆشێ جا بۆیە ینی ئەو نەبوونی ئەو حکمەتەوە کات بە تاکید وەکو وتم لە پێشەوە زانەکان تویانە حکمیش لە حکمت وەرگیرا تەنانەت خدای گەورە لە باسی داوت پێغەمبەردا فەرمێ دەسەڵات و پاشایەتیمان پێدا و سوپا و تند و تۆڵمان کرد اینجا حکمت و فەهم و داناییشمان پێداکاتە بێ مرۆڤی سیاسی و کاربەدەستیش حکمت و دانایی هەبێت بە تاکید ینی زانا پێویستی بە حکمەتە قازی پێویستی بە حکمەتە وەکو خوای گەورە دەربارەی داود دەفەرمێ و ئاتەیناه الحکمەتە وفەصل الخطاب ئەنی خۆ داود قەزاوەتی کردووە بەڵام حکمەتیشی هەبووە و سولەیمانی کوڕیشی هەمان شێوە
وە لە هەمان کاتیشا دەسەڵاتدار وآتەیناهما حکما وعدلا يعني خوای گەورە هەم حکمت هەم عدلیشی پێداون يعني توانیویانە عەدالەت بچەسپێنن و حکمەتیشیان هەبووە لە بەڕێوە بدن حتا ذوالقەرنەین کە خوای گەورە باسی یەکا کە پیاوێکی باش بووە بەهۆی چی وەیە فەرمێ خوای گەورە قەومێکی بینی ئێمەش پێمان ئەو قەومە بە ئارەزوی خۆچیان لەگەڵاکە لەگەڵیانکە ئەوی ژووتی ئەوەی کە چاکەکار بێ پاداشتی ئێمە ئەوەی کە خراپەکار بێ سزایەت ئەوەش لە لای خوای گەورە ئەم پاداشتی تریشی هەیە ئەمیش سزای تری هەیە ئەمە حکمەتێکی گەورەی دنیای ئێستا وڵاتانی دنیا بەوە ماونەتەوە خەڵکی چاک و دڵسۆز و لێبڕا و کە فکرەی باشی پێیەکە هەوڵی باشەیە کە توێژینەوەی باشەکە کە ڕخنەی جوانەگرێ سەیرەکە ئەم خەڵکە هێنە پێشەوە ئیشی پێەکەن کاری پێکەن تەنانەت توانای وڵاتانی تریش کۆکەن یەکێک لەو زانا گەورانەی وڵاتی ئێران کە تەفسیریشیە تەفسیری کوردیە زانایەکی کووردە لە دەستگای ناسای ئەمریکا ئیشەکە نزیکەی 30 ساڵ زیاتریش ئەم زانایە بۆ خزمەتی ئەوانیشەکە دەیان زانای عەرەب دەیان زانای ئەفغانی دەیان زانای پاکستانی لە وڵاتانی ئەوە هندی ئیشەکە لە وڵاتیانە خزمەتەکە ئەوان ئیسفادەیان لەو تاقانە کردووە ئەوە بە تاکید ینی هەموو بوارەکانی ژیان پێویستی بە حکمەتە خێزان پێویستی بە حکمەتە مامۆستا پێویستی بە حکمەتە ینی هەموو کەسێک پێویستی بە حکمەتە مەساهل لە ڕاوە و مەفهومی ئاەتەکەەوە تێگەین کە خوای گەورە دوای پاشایەتی و دەسەڵاتێکی سیاسی اینجا حکمت و دانایی و وەکو لە زانستێکیش بەداوت پێغەمبەرەدا کەواتە هەموو دەسەڵاتدارێ بۆ ئەوەی دوور بێت لە ستەم و خوێن ڕێژی و مرۆڤ کوشتن پێویستم حکمت و دانایی و عەقڵ و سەلیقەیی هەبێ ئەگی ناوەکو ئەو هەموو دیکتاتۆرە دەرەچێکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستایی بینین بەڵێ دیارە بە تاکید ینی مەسەلەی حکمت و زانایی هەندێک زاناوایان باسییانەوە هەر ئەوەی ئینسان ینی هەوڵ بات ینی هیچ کەسێک نییە لە دنیاە هەموو شتێ بزانێ بۆیە بەشێک لە حکمت ئەوەیە کە تۆ خەڵکی دڵسۆز بێنی شارەزا بێنی و ڕێگەی و پیشان بات بەڵام ئینسان جاری وایە خۆی چونکە لە خودی خۆیە حەزی لە حکمت و دانایی نییە خۆ سەیرەکە ڕاوێژکاریشی هەیە هەچی سەرکردەی وڵاتانی ئیسلامیە بە کوردستانی خۆشمانەوە ڕاوێژکاریشیان هەیە بەڵام ڕاوێژکاریان بۆیە گرتووە لەبەر ئەوەی کە ئەو ڕێگەیان پیشان با کە خۆیان قەناعەتیان پێێتی ئەو شتێک کە خۆیان ئەیانەوێت بۆ شکاندنی بەرامبەرەکەیان بۆ دەست بە سەراگرتنی هەموو شتێک ئەو ڕێگەیان پیشان بە چۆن ئەگەیت بۆ ڕێگەیە نایانەوێ ینی شتە چاکەکەیان پیشان بە ڕێگە ڕاستەکەیان پیشان بە وەکو ئافرەتێکی ئەمریکی بە ئاشکرا لە یەکێک لە کەناڵەکانی کوردستانوتی دی منیش ئەتوانم وەکو هەندێک ڕاوێژکاری کوردستان بە هەندێک قسە سەرۆکەکان بخڵەتێن بەڵام من ئەمێ ڕاستیەکانیان پێ بڵم کە وەزعی کورد حاڵەتی ناوچەیی کورد و هەروەها حاڵەتی هێز و قووەتی کورد و دیپلۆماسیەتی کورد ئەمانە نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە بتوانن خۆیان قەوارەیەکی تەواو بۆ خۆیان دروستکەن مەوزوعەکە لێرە چییە ئەوەیە تۆ بێ هەوڵوێ ئەو خەڵکانی کە خۆت کۆیەکەیتەوە لە خۆت خەڵکی باش بن ئەڵێن ئەمین و مەئمون هەردووکیان کوڕی هاڕونە ڕەشید بن بەڵام بۆچی بڵێن مەئمون سەرکەوت لەبەر ئەوەی کە هەوڵیدا خەڵکێکی باش لە خۆی کۆکاتەوە و ئەو خەڵکانی کە خۆیەک دو خەڵکی ینی بەتوانە بوون ئیمامی عومەر بۆچی سەرکەوت لەبەرەوە بە سەحابەکانی فەرموو نایڵم یەک کەستان بچێ بۆ یەک وڵاتی تر ئەبێ لە دەوری من بن چکەوە ئەم ئەرکە قورسەتان خسۆ سەر شانی من ئەبێ هاوکارم بن بیگەێنمەجێ بۆیە ئیمامی عەلیش بە کابرای ودوتی وەختی خۆی عومەر من بۆیە ئەو ئاوا بوو بەڵام ئێستا من خەڵکی وەکو تۆ لە بەردەستمان جا بۆیە جاری وا شەیە ینی سەرکردەکەش خۆی حەزی لە چاکە هەیە بەڵام جاری وا هەیە ینی ئەو سەرکردەی پیاوی دەست ناکەوێت ئەو فکرە و عەقڵەی کە هەیەی بیبابڕ لە ناو کوردیشا پیاوی وا گەورە زۆر هەڵکەوتووە زانای وا گەورە زۆر هەڵکەوتووە بەڵام ئیتر جاری وا هەیە بەرامبەرەکان لە ئەو ئاستەیان نەبوون ئەو فکرە گەورەی ئەو قوبوڵکەن و تەنازل لە هەندێک حەقی تایبەتی خۆیان بکەن بۆ ئەوەی کە پرۆژەیەکی گەورە بن بەڕێ بۆیە بەڕاستی جاری وایە زوڵم بەتەنیا بە یەک کەس ناکری خوای گەورەش لە قورئانە هەروەمان پێ فەرمێ کە فرعون فاستخف قومه فأطاعوه يعني خوای گەورە گلەی ئەویان لێک ئەفەرمێ ئێوە بۆ ترسان
قومی فرعون يعني فرعون و دەسەڵاتەکەی یەک لە سەرسی میلەتەکە نین، یەک لە سەر دەی میلەتەکە نین، یەک لە سەر سەی میلەتەکەش نییە جاری وایە. ئەو زمرەی کە دەسەڵات دەبا بڕێەوە جاری وایە یەک لە سەر سەژ نییە. بۆ بێ میلەتێ ئەو هەموو میلەتە لەو یەک لە سەر سەیە بترسێ. ئەو مۆزوعەکە ئەوەیە کە وەکوتم جاری وایە ئێمەش بەشێکین لە پرۆسی زوڵمکردن لە خۆمان یا لە دەور و بەرمان. مامۆستا وا دیارە کاتی بەرنامەکەشم بەرەو تەواو نەچێت، بەس پێم خۆشە کۆتا پرسیار حکمت لە وتاربێژیە، حکمت لە قسە و گفتاری مامۆستایانی ئاینیە لە پێچێ بەشێ لە جەماوەر بەشێ لە گوێگران ڕەخنە و تێبینی ئەویان هەبێت لەسەر وتاری مامۆستایان کە بۆ منە قسەکانیان تا ڕادەیە هاودژن لەگە قسەیەکی تریانە یان فتوایەکی خێرا ئەدەن. چۆن ئەبێ مامۆستای ئاینی حکمت بەکار بهێنێت لە قسەکانیان لە وتارەکانیان؟ دیارە وەکو باسم کرد، ینی حکمت بەکارهێنان لە هەموو شتێکە گرنگە و تایەتی بۆ زانایان زۆر جوانە حکمت، چونکە سیفەتی حکمت سیفەتێکە ئینسانی پێ ئەڕازێتەوە و مامۆسایانی بڵێن زانای شارەزا لە شەرعی ئیسلام لە هەموو کە زیاتر پێویستی بە حکمەتە لەبەر کۆمەڵی هۆکار. یەکەم لەبەرەوەی تۆ لەگەڵ زۆرترین چین و توێژە مامەڵاکی هەموو چین و توێژەکانی تر، ینی ئەو چون و توێژەی مامەڵەی لەگەڵاکەن دیاری کراوە، بەڵام مامۆستا چین و توێژەکەی دیاریکراو نیە، هەموو نەوعێکی تایە، مزگەوتەکەی گەڕەکەکەی. ئەین تۆ جاوای لە مزگەوتەکەش ناتوانانی، ینی مامۆسای گەر هەر لە مزگەوتەکەی مامۆسابی لاقی خەڵکی گەڕێکی نەبێ، ینی شخصیەتی دابەزێ. لەبەرەوە تۆ ناتوانیە بەستەنیان بڵێ وەڵام من کەسێکم پێویستم لە هەموو کە زیاتر پێویستی پێیەتی زانە، بە تایبەتیش لەم سەردەمەشاکە الحەمدولillah هەم زانیاری زیاد بووە، هەم ڕێگەکانی پیاکردنی زانیاری زۆر بووە. بۆیە مامۆستا پێویستی بۆ یەکەم زانیاری خۆی زیاد بکە و گوێ بگرێ و تەنانەت بۆ دوژمنانی ئەوانی کە دژ بە ئیسلامیش قسەکەن گوێ لە قسەکانیان بگرێ، ئەو ڕخنانەی کە هەیەی ویان ئەو جوابانی کە هێتی بۆ ڕخنەی ئەوان شتەکە جوان، حتا زانایانی پێشوو زانەکانە فەرمونون ئەو نەوردەکار بوون بۆ نەڕخنیان لە معتەزیلە گرتووە، هێناویانە ئەو قسەی معتەزیلەیەکە وەکو خۆی نەقلیان کردووە. بۆیە زۆر زانا هەیە کە ئەوێ شتێک لەسەر معتەزیلە بنووسێ ڕێک لە کتێبی زانایانی ئەهلی سونە وەریەگرێ، لە کاتێک ئەمان بە حساب دژمنیشیان بۆ چونکە ئەمان بە ئەمانەتەوە قسەکەیان ڕێک وەکو خۆی نەقل کردوێتەوە و جوابیشیان جاوە جوابەکەش ئەڵێن زەعیفترە لە ڕخنەکە لە بڵێن ئەو قسەی کە زاناکەی تر کردوێتی، زانای بەرامبەر کردوێتی. بۆ لە بەرەوەی توانیوان بۆیە زانە ئاینی زۆر پێویستە یەکەم ئاگای لەوەی دوو هەمیش ئەو زانیاریانەی وەرێگە ینی تەصدیقی بکا بەتایبەتی لەم سەردەمەی ئێمەیە قسە زۆر ئەگۆڕێ و زۆر جار ڕاگەیاندنەکان کاریگەریان هەیە لەسەرەوەی کە شتێک بڵاوە بێتەوە تۆ یەکسەر وەریەگری، یان شتێکەیە هیچ چەند ساڵ لەمەوە پێشە کەس ئاگای لێ نەبووە لە پڕ لە پێگەکانی بڵێن کۆمەڵایەتی و پێگەکانی تر بڵاوە بێتەوە وازانی تازێ هەر لە خۆتە تۆش قسەی لەسەرەکەی. بە تاکید ئەمانە هەر هەمووی ئەنی هەڵە هەموو زانیاریەکی هەڵە زەرەر لە زانای ئاینیەدا و لە هەمان کاتیشە مامەڵەکردن لەگە خەڵکە گرنگە، شەرتیش نییە. ینی ئێمە کاڵین زانایە چوە سەر مینبەر، مامۆستایەکی زانکۆکە دامەزرا، قازیەکە دامەزرا، سەرۆکی حکومەتێن ئەبێ کەس غەڵەت بکە، چونکە ینی غەڵەت نەکردن ئەوە لە سیفەتی بەشەرانیە، بەڵام نابێت ینی تۆ ئەو نەش غەڵەت بکەی ئەوەندەش بە هەڵای ئابچی ئەوەندەش نوقسانی و هەبێکە ینی نەژمێرێ. ئەگەر بژمێرێ ئەوە دیارە و زانایە زانای چاکە، ئەگەر نەژمێرێ هەڵەکانی ئەوە بەڕاستی خراپ. مامۆستاگیان زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لە بەرنامەی باسی خوازدا. ئازای ئێوەش باتەوە. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن.